بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازان ئێستا شەقام سەرگەردان بووە لە دۆزینەوەی نرخی ڕاستەقینەی دۆلار لە بازاڕەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. ئەمە ماوەیە کە جۆرێک لە شێواوی ڕووی کردۆتە بازاڕەکانی عێراق لە بەرامبەر سەخامگیری نرخی دۆلار کە پێشتر حکوومەتی عێراق ڕایگەیاند کە لە 145 بۆ 150 هزار جێگیری ئەکات، بەڵام بەداخەوە ینی ڕێکارەکان لە ئێستاە لە کۆنتترۆل دەرچوون و دۆلار بەرزبوونەوە و نزمبوونەوەی خێرا بەخۆیەوە ئەبینێ کە بە شێوەیەک لە چەند ڕۆژی ڕابردووە نرخی 100 دلار گەیشتۆتە تا 167 هزار دیناری عێراقی و زیاتریش، بەڵام ئەمە نرخێکی جێگیر نییە و لەو کاتەوە هەڵبەز و دابەزی زۆری کردووە. ئێمە لێرە لەم بەرنمەیە مەبەسمانە وەڵامی چەند پرسیارێکی گرنگ وەرگرینەوە لەوانە کە بۆچی نرخی دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی بەو شێوەیە ناسەقامگیر کەوتووە، کێ لە پشت ئەم شێواندنەی نرخی دراوی عێراقی و دۆلاری ئەمریکیەوەیە، بۆچی وای لێ هات، چێ بەرپرسیارە لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان، هاوڵاتیان چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە قەیرانانەدا بکەن، دۆلار و دینارەکانیان چی لێ بکەن، هەروکو خۆیان بیهێڵنەوەیە بیفرۆشن و بیکڕن. ئێمە لەگەڵ بەڕێزان مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامی لیژنەی دارایی پێشوو و بەڕێز جەبار گۆران ماستەر لە کارگێڕی و دارایی و وتەبێژی بازاڕی وەکو خۆمانەڵێن دۆلارەکەی سلێمانی بەگەرمی بەخێراتنی هەردوو خێربێن. مامۆستا ئەحمەد ئیجازە لە جەنابەت وەرەگرین و هەواڵێکی بازاڕی دۆلارەکەی سلێمانی ئەزانین بزانین لە ئێستاە بارودۆخی دراو چۆنە بە تایبەتی دینار و دۆلار. سەرەتا بەلای خۆی ڕۆشنەی میهرەبان سڵاو لە بەڕێزتان و سوپاس بۆم دەرفەتەوە بەخێراتنی جەنابی مامۆستاژەکەم. وەڵا لێک ڕۆژی ڕابردووە بۆ کەمی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزیەوە دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە وەکو بڵێ بەرزبوونیەکی پیاوانەیی تۆمار کرد تا نزیکەی 168 هزار دیناریشی تۆمار کرد، هەڵبەت نەچووە 168 بەڵام تۆزێ کەمتری تۆمار کرد. بەڵام دوای ئەوەی تر بۆی ئەو کۆمەڵی ئیجراعات و لێدوان و تەسریحاتانەوە تا ئاستێک تەسیراتێکی لەسەر بازاڕەکان دروست کرد. ئێستا ئەمڕۆ 100 دلار لە بەرامبەر 164 هزار دینار مامەڵەی پیۆکری، هەڵبەت لەگەڵکردنەوەی بازاری دراوی سلێمانی بە 165 کرایەوە، بەڵام دوای ئەوە تەراجوعێکی کرد لە بەرامبەر دیناری عێراقی، ئێستا 100 دلار لە بەرامبەر 164 هزار دینار مامەڵەی ئێستا کێ لە بازاڕەکانی عێراق نرخی دۆلار دیاریەکە بەرامبەر بە دیناری عێراق؟ طبعاً تایبەتمەندی بازاری دراوەکان وایە لە دوو لایەن پێگەل، لە ڕووی زانستی یابووری پێوتە مەنی سەپڵای دیمان واتە خواست و خستنە ڕوو. دیارە کە کاتێک خواز لەسەر بەهای هەر دراوێک زیاکە بە تەدریجی وەلا لە چ شوێنەکە لە نقطەیەکە کە کڕین لەسەر ئەو دراوە دروستە بێ ئەبێ بە نرخی فەرمی ئەو دراوە. بۆ نمونە کەسێک هاوڵاتێک یەتە بازارەوە ئەڵێ من 10,000 دلار مێ، بازرگانێک ئەڵێ 10,000 دلار 20,000 دلار مێ، ئەڵێ بە چەند بۆ نمونە بە 164 و 500. بەڵام کە کاتێک بە 164 ئەیکڕێ واتە نرخی فەرمی دۆلار لە بازاڕەکانە 164 ئەوە بۆ جوارەیانی کەواتە لە دوو لایەن پێگەیە. هەر کاتێکیش بەهای دراو کە بەرزە بێتەوە بەڵگەی لەسەرەوەی کە خوا زیاترە، واتە دیماند لەسەر بەهای ئەو دراوە زیاترە بۆی باکی بەرز. باشە بۆچی بانکی مرکزی عێراقی دۆلاری پێویست بە پێی خواستی خەڵکو و بازرگان و چوزانم کۆمپانیاکان ناخاتە بازاڕی عێراقی؟ خۆ بێگومانەوە قسە باسی زۆر لەسەر کراوە جەنابی مامۆستا قسەی لەسەر گوێ ئێمە ژەر وەکو شیکەرەوەک لەو بوارەیە و هەمووی کەوکو ئەزبوونێکی چەندین ساڵەمان هەیە لە بازاری فۆرێکس و بازارە دارەکان و تەنان بازاری دراوی سلێمانیش هۆکارەکانی ئاشکرایە. تەمان هۆکارە سەرکیەکەوە کە بانکی مرکزی دۆلار وەکو پێویست ناتوانێت بازارەکان بکە، ناتوانێت تەمیلی بازارەکان کە و سەپۆرتی پشتی دیناری عێراقی بکە. دیارە هۆکارەکەی چیە بۆچی بانکی مرکزی ناتوانێت وەکو پێویست دۆلار بخاتە ڕوو؟ دیارە کۆمەڵی ئیجراعات و ڕۆشنگیراوەتە بەر لەلایەن فیدرال ڕزێرفی ئەمریکا و تەنانەت وەزارەتی خەزینە ئەمریکا و هەرچەند من لەم شەوانە سێرچیشم کرد تەنانەت سەبانکی نێودەوڵەتیش هاتۆتە خەد لەسەر پرسی تەهریبی عوملا لەلایەن هەندێک لە بانکەکانی عێراقەوە بەڕاستی کە ئەمەش خۆی بۆ خۆی تەسیراتێکی سلبی لەسەر نەختینەی عێراق یانی دروستەکە. دیارە هەر لە 2015 لە سەردەمی کابینەکەی دۆناڵد ترامپەوە قسە لەسەر ئەو کراوە کە دۆلار بە قاچاق برێتە دەرەوە بۆ تەمیلی
تەمیلکردنی بازارەکانی دەرەوەی عێراق بەکارێت ئەمەش خۆی بۆ خۆی هەم تەسیراتێکی بێت لەسەر دۆخی اقتصادی عێراق و هەم دۆخی نەختینەیەش دروستەکە بە حەقە چونکە ئابووری عێراق ئابووریەکی ڕێعیە تاکسەرچاوەیە تەنها پشت بە نەوتە بەستێت طبعاً ئەم داهاتی کە دەستێکوێت لە ئەنجامی نەوتۆ پێویستە دەستی پێوە بگیرێت چونکە ئێمە وەکو وڵاتانی چواردەورین وەکو ئێران و تورکیامانە نین هەرچەند کە بەهای دراوەکەشیان وەکو بڵێ تەراجوعێکی زۆری کردووە لە بەرامبەر دۆلاری ئەمریکیە بەڵام ئەوان ئابووریەکان ئابووریەکی فرەسەرچاوەیە فراواندا ئەتوانن بۆ نمونە ئینتاجی محلی خۆیان ئیکتیفای ذاتی هەوڵاتیانی خۆیان بکەن ئەگەر بای دراوەکەشان دابەزێت نیسبەی هەڵاوسان تا ئاستێک بە بەراو لەگەڵ عێراق فەرقیە بەڵام ئەگەر بەهای دراوی عێراقی لە بەرامبەر دۆلارە زیاتر دابەزێت نیسبەی هەڵاوسان ئاستی گشتی نرخەکان بە جۆرێک بەرزەبێتەوە کە بەڕاستی تەسیراتی لەسەر تاک بە تاکی هەوڵاتیانی عێراق و هەرێمی باشە ئێستا لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی بنمونە ینی چێن دۆلارە کڕێ کێ دیناری عێراقی دەفرێت بەشێکی ئەوەی کە پەیوەندی بەم مانگ و 20 ڕۆژ 25 ڕۆژەوە هەیە هەم خواستێکی تیجاری لەسەر دۆلاری ئەمریکی هەیە چونکە بەهۆی ڕاگررتنی حواڵە یان با بڵێن کەمکردنەوەی فرۆشتنی دۆلار لە بانکی مرکزی بووە مەبەستی حواڵە بە نیسبەتێکی بەرچاو کەمی کردووە ناچار هەندێک لە بازرگانەکانەوەی کە ئیلتیزاماتی ئیسراداتی خارجیان لەسەر و قەرزی دەرەجیان لەسەرویان کاڵاو کەلوپەلان بە دینار فرۆشتە و هەنێ ئەو دۆلارە بەدەستبێنەوە تاکە سەرچاوەیەک لە ئێسادا بۆرسەکانە بازاری دراوەکانە بۆیە بە پلەی یەکەم خواستێکی تیجاری لەسەر دۆلاری ئەمریکی لەسەر کۆی بازارەکانی دراو هەیە بەشێکی تریش پەیوەندی بە خواستی هەوڵاتیان خۆیانەوەیە وەکو ئەماژەم پێیانی خواستێکی ناسروشتی ئێستا لە بازارەکانە دروست بووە تەمانەمە لە ڕوو زانستی ئابووریشەوە خواستێکە پێڵن خواستی درۆزنانە کە هەندێک هاوڵاتی هیچ پێویستی دە بە دۆلاریش نییە بەڵام کە کاتێکە بینێ بەهای دراوەکە ڕۆژ بە ڕۆژدا ئابازێ ئەو سەرمایە نەختینە کەمەی هەیەی کە سەیڤینی کردووە لە ماڵۆیەتە بازارەکان و کە بە دۆلار دەوەرە ئەم قەبارەکەمەی یەک هاوڵاتی بگرە فراوانی کرد لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان بەم قەبارە زۆرە دینار بێتە ناو بازارەکانەوە قودرەتی شیڕایی بۆ جۆرە بەرزەکاتەوە بەڕاستی و بەشێکی تریشی پەیوەندی بە مضاریبەکانی بواری ئاڵوگۆڕی دراوەیە ینی وەکو بڵێ هەم مزارە بکەن لە بواری مزارەبە ئەکەن لە بواری ئاڵوگۆڕی دینارە و هەندێک بڵێن بازرگان بۆ چونیان وایە بانی دۆلار بەرزە بێتەوە ئەیکردن و هەندێکی تریش ئەنی بە پێچەوانە واتە لەسەسی ئاستە هەم خواسی بازرگانی تیجاری خواسی هەوڵاتیان خۆیان مزاریبەکانی بواری ئاڵوگۆڕی درا سپاس کاکجەبار دەینە وڵات بە تەکید مامۆستا ئەحمەد دووبارە بەخێر بێت سپاس دەکەم تۆ بۆ دووخلی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووی واتە 8 ساڵ لە بەغا بووی ئەم بابەتێک ئێستا قەیرانێکی گەورەی ئابووری و سیاسیشی خوڵقاندووە لە عێراقا پەیوەندی بەو 8 ساڵەوە بووە کە تۆ ڕێک لە بەغا بووی پێمان بڵێ بزانین چییە گوزەرێ لە بابەتی دینار و دۆلاری عێراق بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی پەیام خۆشحاڵم لەگەڵ برای بەڕێزم کاک حاجی جەبار کە اختیارەکەتان صحیح بووە کە ئەم پیاوە جگەلەوەی ئەکادمیەکی بەتوانایە لە ناو مەیدانی ئیشەکایە کە بتوانێت خەبەری صحیح بدات بە هاوڵاتیان کە چی ئەگوزەرێ لە بازاری دۆلارەکە و خبرەیەکی باشی لەو مەجاالە هەیە بێگومان وایە ڕاست ئەم بابەتە جارێکیکە دووبارە بوویەوە لە عێراق لە ساڵی 2015 ئێمە فەقرەیەکمان لە موازنەدانا لەسەر پێشنیاری مەرحوم چەلەبی کە تحدیدی سەقفی فرۆشتنی دۆلار بکەین بۆ بازارەکان کە کرا بە ڕۆژانە 75 میلیۆن دۆلار ئەو کاتە دۆلار لە مقابلی دینارە بە 116,000 بوو لە خلال یەک هەفتا گەیشتە 138,000 تا یەکسەر بانکی مرکزی تەدەخلی کرد و سکاڵایەکی یاساییان لە دژی پەرلەمان تۆمار کرد لە محکمەی اتحادی و محکمەی اتحادی و فەقرەیە هەڵۆشانەوە کە نابێ بانکی مرکزی هیچ دەسەڵاتێک لەسەری ئەوە هەبێت لە مەجاری سیاسی نەقدیە بۆیە دیسان گەڕایەوە بۆ 116 چکە لەو کاتە بڕیارێکە بوو کە لە سا هەشتی زەریبە مسبقەن ئەوانەی کە پارە دۆلار وەرەگرن لە سا هەشتی زەریبە پێش بڕیارەکە چەندی ئەخستە بازار و دوایی چەندی زیاتر لە 250 میلیۆن دۆلار ڕۆژانە ئەخرا بازار بەس لیژنەی مالی تحدیدی کرد بە 75 میلیۆن بۆیە خواست و خستنە ڕووی لاسەنگی بۆ دروست بوو بۆیە لە یەک ڕۆژە لە 116 بوو بە 138,000 دینار بالمقابل ئەحمەد بە هەر لەوێ بوەستین و کەوانەیەک وەرگرین کامیان بڕیارێکی دروستە بۆ عێراق و ئابووری عێراق ئەوەی چەلەبییان ئەوەی بانکی گرفتێک هەیە لە تەطبیقی یاسا مەسەن سوڵتەی نەقدی لە قانونەکەی خۆیانە هەیە لا سوڵتانە عەلەیها ئەبێ خۆی بڕیار بدالەوەی چەنە خاتە بازار و چۆنەی خاتە بازار ئێمە ئەمانویست چۆن خستنە بازارەکەی دەستکاری بکەین بۆیە خەلەلێک دروست بوو لە چۆن خستنە بازارەکە یعنی ئەتانویست کێشەیەک چارەسەر کێشەیە چارەسەرکەین دوو کێشەی ترمان ئاڵسکان بۆ بازاری دۆلار بۆیە بە پەلە بانکی مرکزی
ئەو سکاڵای تۆمار کرد و فەقەرەکە لابرا لە ناو موازەنا و شتەکە هاتەوە دۆخی خۆی. جاری دووەم کەم بابەتە دروست بوو ئەو کاتە بوو کە پەرلەمانی عێراق لە خولی چوارەمە بڕیاری ئەوەیدا قەرارێکی پەرلەمانی دەرچوو کە ئیجلای قواتی ئەجنەبی بکرێت لە عێراق هەموو هێزەبیانیەکان بچنە دەرەوە و تەنها هەندێک هێزی سیاسی لە پشتم قەزەوە بوون فعلەن پەرلەمان ئەم بڕیارەی کەدا قەرارێکی مکەونی شیعی بوو کە بە تەئسیری دەوڵەتێکی ئەقلیمی کە ئەم بڕیارەیاندا بوو. بەڕێز عەلی عەلاق کە ئەو کاتە محافزی بانکی مرکزی بوو کە ئێستا پێم وایە دوای مستەفا غالیب موقیف تەکلیفی ئەو کراوەتەوە بێتە بۆ جارێکی تر بۆ جارێکیکە هاتە لیژنەی مالی زۆر بە سەریح عیبارە پێیوتین وتی ئەگەر ئەو قەرارە حکوومەت جێبەجێکە ئەمریکا لە خلال $1 شەحن ناکا بۆ عێراق لە بری تەمان دوای 116کە گۆڕا بۆ 190 بۆ 182 دوای 8 دینار عمولە بووە بۆ 190 وتی ئەو 190 لە خلال یک هەفتە بێتە 200,000 دینار لە مقابلی $100 بۆیە تەکلیفێک مەیە کە ئەو بڕیارە تەفعیل نەکرێت لەلایەن حکوومەتەوە فعلەن هێزە سیاسیەکانی لە پشتی ئەو داوایە بوون کە هێزە بیانیەکان بچنە دەرەوەی عێراق بێدەنگیان لێ کرد و دۆلار وەک خۆی گەڕایەوە و ئەو کێشەیە دروست نەبوو. لە ئێستادا دۆلار بووەتە سلعەیەکی سیاسی بۆی من پرسیارێکی تر بکەم ینی ئەم کێشانە دروست دەکرێن بۆ عێراق هەر بڕیارێکە لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەرەچێت زەرەری وڵاتێکی ئەقلیمی یان نێودەوڵەتی تیابێ یەکسەر کێشەیەک بۆ ناوخۆی عێراق. دۆلار سلعەیەکی سیاسیە لە ئێستادا یعنی لە اقتصادا قەزەیەکمانەیە پێڵێ وەسائل تادیبیە با بڵێن ئەدەبدادانی یەکێک دۆلار ئێستا بووەتە ئەو سلعەیەی کەوا هەندێک وڵاتی پێ ئامۆژگاریەکەن چۆن بڵێ سیاجێکی بۆ دروستەکەن یەکێک لەوانە عێراق کە حکوومەتی پێگەێناوە لە ساڵ 2005ەوە هەتاوەکو ئێستا ئەو حکوومەتانە جۆرێک لە موبارەکە یا موافقەی هەردوو لایەنی دەوڵەتێکی ئەقلیمی کە ئێرانە و نفوزێکی بەرفراوانی هەیە لە عێراقا و ئەمریکا کە کاتی خۆی بە مستەلەحی خۆیان داگیری کردووە یا بە مستەلەحی ئەوانەی کە بانگەشیان بۆ ئەمریکاکە ڕزگاری کردووە کەواتە کاتێکەوە سەرمایەکی زەبەلاحی بەکارهێناوە لە ڕزگارکردنی عێراقا لەبەر چاوی کاڵی عێراقیەکان نەیکردووە لەبەرەوەی عێراق بێتە قاعدەیەکی ئینطلاقی پرۆژەکانی ئەمریکا چ لە مەجای اقتصادا بێ یا لە مەجای سیاسە و کۆنتڕۆڵکردنی ناوچەکە بێ بۆیە بەو ئاسانیە دەستبەرداری واقع و جوغرافیای عێراق ناوێ بۆیە هەموو حکوومەتەکان کە پێگاتون ئەو تەوازونیان پیا تێپەڕیوە لە دوای حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کە حکوومەتی عادل عەبدولمەهدی یەکلا بوویەوە بۆ با بڵێن زیاتر هەژمونی ئێران زاڵ بوو بەسەریا هەر یەکەم خوتۆی ئەوە بوو ڕووی کردە سین و عەقدێکی چەند ساڵە و درێژ خایەنیان لەگەڵ چینیەکان هەر هەژدە محافەزەکەشی بن لەگەڵ خۆی بە $500 ملیار کە هەموو چاکسازی و اقتصاد بە تەواوی معنا بکەوێتە دەست چینیەکان ئەوە بوو حکوومەتی عادل عەبدولمەهدی لە ڕێگەی دروستکردنی خۆپیشاندانەوە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدییان ڕووخاند و حکوومەتی کازمیان لە شوێنی دانا کە حکوومەتەکەی کازمی مەشهورە بەوەی وەلای زیاتر ئەمریکی بۆ تاوەکو با بڵێن ئێرانی بێ لە ئێستادا ئەم حکوومەتەی کە پێگاتووە مەحسوبە لەسەر ئیتالیەکان بەڕێز سوودانی مەحسوبە لەسەرەوەی نوێنەری ئیتالیەکانە بۆ پێگەێنانی حکوومەت و هیچ مشارەکەیەکی ئەوتۆ دروست نەبووە ئەمە بابەتێکی دیکە هەیە لە کاتی هەڵبژاردنەکانە دوو تەرەف دروست بوون لە عێراقا تەرەفی پیانەوترێکەوە ئیتالیەکان و تەرەفی ئەولا کە مقتەدا سەدر لەگەڵ حەلبوسی لە سونەکان و پارتی دیموکرات لە هێزە کوردیەکان ئەمانەیانوێت حکوومەتی زۆری نەپێک بێنن ئیتالیەکان یا بکەنە معارەزە یا تەهمیشێکی بەو شێوەیان بکەن بۆیە دیسان دۆلار هاتەوە سەر ئەو بابەتەی کەوا بکرێتەوە سلعەیەکی سیاسی یعنی ئەتەوێ بڵێ ئێستا ئێمە لە بەردەم سزەدانێکی ئەمریکیە ئێمە لە بەردەم ئەوەین کە ئەگەر هێزە ئەمریکیەکان بەشداری پێئەکرێت لە بەرژەوەندیەکانیان ئەپارێزرێت لە عێراق ئەوە دۆلار وەکو خۆی لێت ئەگەر نا بڕیاریان دابێ حکوومەتەکەی ئیتار بڕوخێنن باشترین منفەز بۆ ئەوەی شەقامی لێبێنە جواب ئەوە منفەزی دۆلارە دۆلار گرانەکرێ بەو ئاڕاستەیە کەواتە قەزەیەکی مفتعالە قەزەیەکە دروست کراوە وەکو سلعە بەکارهێنرێ دۆلار بۆیە بە ئەندازەیەک بەرزێکەنەوە تا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی هاوڵاتی بێ وەکو برای بەڕێزم کاک حاجی جەبار باسی کرد کە ئەمە کاریگەری لەسەر تاکی هاوڵاتی هەیە بەوەی کاڵاو کەلوپەلەکەی گران بووە لەسەر موچەخۆر کاریگەری هەیە بەوەی لە ساعت 40 دەخلەکەی ئیمتیساز کردو ئێستا وەکەوەی کاتی خۆی $1000 هەبوو بێ ئێستا $600 هەیە بەمەژ ناتوانێت ئیستیعابی پێداویستەکان ئێستا حکوومەتی عێراق
وەکو نوێنەرانی گەلانی عێراق یا وەکو دەمڕاستی خەڵکی عێراق با بڵێن لە بەردەم دوو بژاردەیە یان ئەوەیە بۆ خۆی هەندێک ئیجراءات وەربگرێت مەسەر ئیجراءاتەکانی حکوومەتی ئیتیحادی لە ئێستادا دۆلار سلعەیەکە یا ئەبێ ڕازی بن بەو مشارەکەی ئەمریکا یاخود دەبێت تەحەدای ئەمریکا بکەن لەوەی کە بەو شێوەیە ئەگەر ئێستا کامیانی هەڵبژاردووە تا ئێستا تەحەداکەی هەڵبژاردووە بەوەی کەوا سوودانی چەند جارێک پێی وتراوە ڕۆمانسکی زیاد لە 8 جار من لە یەکێک لە بەرنامەکانە باسم کرد لەگەڵ برای بەڕێزم کاک حەکیم کە 3 جار بەڕسمی داوا کراوە لە سوودانی بچێت بۆ ئەمریکا بۆ معالەجەی قەزیەیە 8 جار پێی وتراوە کە وا دۆلار لە عێراق وەچێتە ئەو دەوڵەتانەی کە بەرژەوەندی ئەمریکا ناپارێزن یا دژی بەرژەوەندەکانی ئەمریکان بۆیە سوودانی خۆی ئەم ڕێگەی هەڵبژاردووەکەوا بکات لە گەلی عێراق و بکات لە اقتصادی عێراقی بۆیە لە ئێستادا باشترین منفەس بۆ ئەوەی شەقام بجوڵێنن دژی سوودانی و حکوومەتەکەی ئەوەیە کە دۆلار گران بکەن تا بگاتە ئاستێک کەوا هەموو هاوڵاتیەک پێی زەرمەند بێ بۆی شەقام جوڵە کە شەقام جوڵە اینجا تیاری سەدری ئەتوانێت قیادەی ئەم ئاڵۆزیە بکە قیادەی ئەم خۆپشاندانە بکە کە بیانەوەی ئەگەر حکوومەتەکە بڕوخێنن یا تووشی ئەوەی بکەن کەوان لە ژێر فشارە بڕیاریەوە بدا کە حکوومەت هەڵوەشێتەوە یاخود بڕیاریەوە بدا کە هەڵبژاردننی دووبارە ئەو تەحەدیانەی کە سوودانی دەیکات لە بەرامبەر ئەو قێرانەی کە دروست کراوە ئەوەی کە سوودانی ئەیکا لە ئێستادا مەسەڵەن ئەمڕۆ محافزی بانکی مرکزی گۆڕیوە محافزی پێشووی داناوەتەوە مەسئولی TBI کە یەکێکە لەو بانکانەی اعتیمادی مستەنەدی عێراق هەموو ئەوەی کە ساڵانە هەرچی پارە لە عێراقەوە دەرەچێت بۆ مەبەستی بازرگانی لە ڕێگەی اعتیماداتی مستەنەدیوە لە ڕێگەی TBI-ەوە کرێت لابرنی ئەم دوانە دوو مەبەست لێ یەکەم بە شەعب بڵێ کە ئەمانە بەشێکن لەو مشکلەی کە ڕووی داوە کە لە ڕاستیا وانە بەشەکەی دیکەی ئەساسە حەقیقەکەی ئەوەیە کە ئەم دوانە دوو پۆست بوون مەحسوبن لەسەر لایەن و هێزی سیاسی دیکە بۆیە هێزەکانی ئیتار ئەیانەوێت تەصفیەی هەموو ئەو پۆستانە بکەن کە لە دەست خەڵکی ترابووە ئێستا یانەوەی کۆنتترۆلیکەنەوە تەمەن محافزی بانکی مرکزی مەحسوب بووە لەسەر تیاری سەدری و ئەو محافزی با بڵێن ڕئیسی TBIش مەحسوب بووە لەسەر کازمی کەواتە لایەنە حەقیقیەکەی ئەوەیە کە ئەمانەیانوێ پۆستەکانیان وەرگرنەوە ئەگەر ئەوەم لێ پرسیکایە کاریگەریانە بێ لەسەر گۆڕانکاری لەسەر دۆلار ئەمە جۆرێکە لە موسەکین ینی جۆرێکە لە تەحویلی ئەزمە لە مەرحەلەیەک بۆ مەرحەلەیەکی کە ئەزمەکە چارەسەر ناکە تاوەکو ئەو قەزیانەی کەوا بریتین لەوەی سوودانی تا چەند ئەندازەیەک ئەتوانێت تەوازن دروستکات لە نێوان بەرژەوەندەکانی عێراق و بەرژەوەندەکانی دەوڵەتە ئەقلیمی و دەوڵەت کەمکردنەوەی خستنە ڕووی بیان فرۆشتنی ینی عێراق ناتوانێت لەوە دەرچێت کاک عەباسی مامۆستا عەباس عێراق ناتوانێت لەوە دەرچێت دۆلاری ئەمریکی لە ناو بازاری عێراقا ئێستا مراقەبە لە هەموو وەسەتەکان یەکەم حەواڵە ئەبێ بە نظامی سۆفتا بڕۆ مستەهلیکی ئەخیر یا ئەوەی کە دۆلارەکە یەگاتێ بزان کێ بە هیچ شێوەیە قبوڵی ئەوە ناکەن کە بڕاتە ئەو دەسانەی کە ئەوان ڕازی نین لێ و هەر هێزێکی سیاسی هەر وەکالێ هەر شەریکەیەکی حەواڵە هەر بانکێک ئەوە بکە ئەوە تووشی سزایە بێت لایەن خەزانەی ئەمریکیەوە بەنسبەت ئەو کاشەی کە ئێخەنە بازار بە تاریخی خستنە بازاری دۆلار لەلایەن بانکی مرکزیوە لە ڕێگەی مەزادی عوملەوە هەمیشە نەقد کەم بووە کاش کەم بووە حواڵە زۆرتر بوو بەزێسە پێچەوانە بۆ تۆ حواڵە کەم بۆ تۆ کاش زۆر بوو کاشەکە زۆر بە ئاسانی تەحویلەکرا بۆ ئەو وڵاتە ئەقلیمیانەی چ بەشێکی چوەتە تورکیا بەشێکی چوەتە سووریا بەشێکی چوەتە کۆماری ئیسلامی ئێران ئێستا متابعی ئەو بازارانەکەن بۆیە هەندێک لە سەیرەفەکانیان داخستۆ لە بەغا کە ئەمە دیسان حاڵەتێکی سلبیتر بۆ بازار دروستەکە چکە بازاری ڕەش لەو قەزیا دروستە بێ ئەوەی لە سلێمانی و لە هەولێریش ڕوەدا و لە نێوان بەغدا و سلێمانیا ڕۆدا کە قەرار وایە کۆمەڵێک ئەجیزەی سۆنەردانێن کە دۆلار لە پارێزگایەکەوە لە شارێکەوە بۆ شارێکی کەنەڕوە ئەمانە ئیجراعاتی وەقتین ناتوان معالەجەی قەزیەکە بکەن بە جەزری لە ڕیشەوە ناتوان معالەجەی بکەن بۆیە بە بڕوای من پێش ئەوەی دۆلار بگاتە 160 من نامەیەک نرد بۆ برای بەڕێزم کاک حاجی جەبار کە بانکی دەولی باز لە 160,000ەکە بەڵام با ئەم خەبەرە لای من و تۆ بڵاو نەبێتەوە تەمان لەو کاتێک کە ئێمە و هەواڵەمان ئاڵگۆڕ کرد دۆلار یەشتا لە 157 تا بوو نەگەیشت و ئەوەی ئێستا گەیشتوتە 165 بۆیە بانکی مرکزی وەکو کاک حاجەبار باسی کرد بانکی دەولی هاتووەتە سەرخەت دوور نییە سندوقی نەقدی دەولی نێتەوە سەرخەت ڕیزاڵ بانک هاتووەتە خەت خەزانەی حکوومەتی عێراقی تەحەدیەکە ئیجراعاتەکانی حکوومەتی ئەمریکی چین بۆ ئەمریکی شەحنی دۆلار کەمەکاتەوە بۆ عێراق و نایەڵێ ئەو دۆلارەی کە خرێتە بازار بە هیچ شێوەیە دەوڵەتە
دراوسەکان ئیسفادەی لێ بکەن. باشە بۆچی مەسەلەن دۆلار بە شەحن و بە تێرن هەناردەی عێراقەکرێ بۆچی سیستەمێکی تری بانکی نییە مەسەلەن سیستەمی سوێفتمان هەیە بەڵام بۆ نەقد ئللا بێ دۆلارەکە لە بازاران لە دەست هاوڵاتی و کەستەمەرەکانە بێ ینی وەسیلەیەکی دیکە نییە خاڵی دوو کاکاباز ئەو نەوتەی کە ئەفرۆشرێ لە عێراق من بورەکە ئەوت لەبیر نەچێتەوە پێشتر حکوومەتی عێراقی داوای چەندی کرد بێت لەو دراوانە ئاسانی بۆی هاتووە مەسەن ئەمریکەکانجی ئەنزانی کە ئەو دۆلارە چێتە دەوڵەتە ئەقلیمیەکانەوە بەڵام لە ئێستادا ئەوێ فشارەکانی زیاد بکە بۆ سەر ئەو وڵات ئێستا حکوومەتی ئەمریکی بۆ خۆی دیارریەکە چەنە نێرێتە مەسەن ئەمان داوای چەندەکە تەدقیقی ئەو حواڵەیەکە بزانێت جیهەتی سێهەم کێیە زۆر جارە حواڵانە ڕەفز دەکرێن کە جیهەتەکە گومانی لەسەرەتی بۆیە بە ئەندازەی ویستی ئەمریکی دۆلاریەتە عێراق کەواتە هەندێک جار حکوومەتی عێراقی بەدەستی خۆی نییە ناتوانێت و تەحەدایش بکە کە لە سەداسەد کەیەوێ ناتوانێت دۆلار ئێستا لای ئەمریکایە دۆلار عملەی ئەمریکیە ئەمریکا مسەیترە لەسەر دۆلاری ئەمە تا ئەبەد ئەم ڕێکارە بەردەوامە بێ یان هینێکی هەیە باسی ئەوم کرد بڕیارەکە بەدەست حکوومەتی ئیتار و سوودانیە ئایا سوودانی ئەتوانێت ئەمە بکە سوودانی لە ژێر فشارێکی زۆر گەورایە کە ناتوانێت تا ئێستا ئەو بڕیارە بدا کە تەوازون لە نێوان بەرژەوەندەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی پێکێنەری حکوومەت کە ئیتالیەکان زۆر باشە ئەچینەوە لای کاک جەبار و دواییش نفسێکی تر قسەکەین کاک جەبار هاوڵاتیان لە بازاڕی دراوەکەی سلێمانیان دراوەکانی هەرێمی کوردستانە چۆن مامەڵە لەگەڵام بارودۆخەیە ئاکەن تا چڕادێک زیانمەند بوون یان سوودمەند بوون لەم بارودۆخە مەسەلەن وڵاو جوانتر پرسیارەکە وا بکەی بڵێ چێ زیانمەند نەبووە لەم دابەزینی بە هەیدنای عێراقی لەبەرەمە دۆلاری ئەمریکیە وەکو من سەرەتا قسەیەکم وتم ئێمە وڵاتێکین ئەبوو هەم عێراق شۆم هەرێمی کوردستان ئابوورێکی ڕێعیمان هەیە ئابوورێکی فرە سەرچاوەمان نییە ئینتاجی مەحەلیمان نییە هەچی کاڵاو کەلوپەل هەیە کە بۆمانە لە دەرەوە ئەکسەرێتی بە درای بیانی و بە پلەیە کەمیش بە دۆلاری ئەمریکیەت هەر کاتێکیش بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە بەرزە بێتەوە تەسیراتی لەسەر ئاسی گشتی هەمووی نرخەکان دروست دەکات ئیتر بۆ نمە تۆ لە موچەخۆرێکەوە ئەیگری لە کەسێک ئەیگری کە بڵێن شوقەی سەکەنی کردووە ئۆتۆمبیلی کردووە کاڵاو کەلوپەلی کڕۆ بە قیس کڕیوێتی ئەمانە تەسیراتی لەسەر هەر هەمووی دروستەکە بۆ نمونە موچەخۆرێک ئەگەر بەهای دۆلارەکەی 1,500,000 بوو بێت وەختی خۆی ئەم 1,500,000 نارە 1,000 دلاری کردەوە بەڵام ئێستا ئەم 1,500,000 نزیکە 800 تا 820 دلارێکەکە بە حەقەت واتە هەموو هاوڵاتێک لەسەر ئاسی عێراق ئەگەر بە دۆلاری لە 120,000ەوە بگریت تا ئەم 165,000 ناری ئێستا نزیکەی لە 130 زەرەر و زیانی بەرکەوتەوە ها بواتە قودرەتی شرایی دراوەکەی لە 130 دابەزیوە وەکو ئەو وایە هاوڵاتیەک ئەگەر لەو پێش 1,500,000 وەرگرت بێ ئێستا نزیکەی 1,100,000 تا 1,200,000 وەربگرەوەتە زەرەر و زیانی نزیکەی 300 تا 400,000 ناری بەرەکەوێت ئەو هاوڵاتیانی کە بڵێن کاڵاو کەلوپەلیان کردەوە بە قیس کڕیوانە ئەگەر بۆ نمونە کەسێک شوقەیەکی سەکەنی کڕیوە ئەگەر مانگانە مانگی 600 دلار 700 دلار قیس باتەوە ئەم 600 700 دلارە بۆ ئەگە 500 دلار وەربگرین نزیکەی 750,000 نارێکرد ئێستا نزیکەی 850 تا 900,000 نارەکە واتە هەموو مانگێ وەکو ئەو وایە لە کۆی ئەم 500 تا 600 دلارە ینی وەکو 100 دلاری تری زیادی دابێتەوە تا هەموو هەوڵاتێک زیانی بەرەکەوێت و بازرگانەکانیش تەنانەت ئەم دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارات تەسیراتێکی سبی لەسەر چالەکی بازرگانیش دروستەکە ئێمە تایپەکانی خواست بۆ کاڵە و کەلوپەل ئەکرێ بە سێ بەشەوە یەکان ضروریاتی پێوتری یەکان حاجیاتی پێوترێت و سێمیشانیان تەجمیلیاتیان تەحسیناتی پێوترێت ئەمە کاریگەرێکی چییە بەڕاستی کە کاتێک نرخی کاڵا و شماک زۆر بەرزە بێتەوە خواست لەسەر تەحسینات و تەجمیلیاتەکان کەم ئەبێتەوە بەڕاستی زیاتر هاوڵاتیان ڕوئەکەنە سەر ئەوانەی کە ضروریاتن بیکردن وەکوی کە لە ئێستا لە ئەوروپایە هەیە بەهۆی گرانبوونی وزە لەسەر ئاسی ئەوروپا وای کردووە کە لەو پێشهر هاوڵاتیەکی ئەوروپی لە سەدا تقریبا 30 بۆ 35 ئەو دەخلەی کە هەی بوو بۆ مەبەستی ضروریات بەکاری هێنا باشە لە سەدا هەفتاکەی تری زیاتر بۆ تەجمیلات و تەحسینات بۆ تەرفیهاتی ژیانی خۆی بوو بەڕاستی ئەمە ژوای کرد بۆی کاریگەری وزە و بەرزبوونەوەی نیسبەی هەڵاوسان لە هینە ئەوروپا وای کرد کە ئەم نیسبەتە دابەزی بە هەمان شێوەی عێراقیش ئێستا وای لێ هاتووە بۆی ئەنی بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە ئێستا هاوڵاتیان کە وەکو هەر لە وەزارەتی پلاندانانی عێراق لە هەفتەی ڕابردووە قسەی لەسەرەوە کرد ئەگەر دۆلار لە 160 بۆ 170 بەڕاستی جێگیر
داگیر بێ بۆی هەیە 500,000 کەس لەسەر ئاسی عێراق بکەونە ژێری ینی هێڵی هەژاری و ژێر هێڵی هەژاریەوە بەڕاستی واتە خەڵکە ناوەندەکە هەژارە بن و هەژارەکانیش بەڕاستی زیاتر هەژارە بن بە حەقەت بۆیە ئەمە و ئاکات بە جۆرێک لە جۆرەکان تەسیراتی لەسەر چالاکی بازرگانیش دروستەکە هاوڵاتیە کە قدرەتی ئەوەی نەبێت تەحسینات و تەجمیلاتەکان بکڕێت ناچار ئەوانەی کە زەرورە بەدەستی هێنێت بۆ بازرگانەکانیش وەکو ئێمە سەرەتا وتم وڵاتێکی هاوردەکارین ئیمپۆرتەرین کە بازرگانەکانیش ئەبێ عملی تیجاری خۆیان کەم کەنەوە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان ئەو کاڵاو کەلوپەلانەی کە زیاتر لە بابەتی تەجمیلات و تەحسیناتە بوون ئەوانەی دەکەزارونین بە جۆرێک لە جۆرەکان ئەم بێ کەمی بکەنەوە کەواتە ئەمەش خۆی بۆ خۆی تەسیراتی لەسەر چالاکی بازرگانێ بووە لە لایەکی تریش تەسیراتی لەسەر دەخلی حکومەت و داهاتی حکومەتیش دەبێ دیارە ئەو بازرگانانەی کە کاڵاو کەلوپەلی قەبارە گەورەیانن لە مەجای ینی تەجمیلات و ئەم جۆرەشتانەیە کە کاڵایەن تەبان گومرکیان دە بە حکومەت ڕسومەیان دە بە حکومەت کە کەمتریانی هێنا دیارە وەک بڵێ گومرک و ڕسومات و ئەم جۆرەشتانش کەمترێن بە حکومەت واتە ناڕاستەخۆ تەسیراتی لەسەر داهاتی ناوخۆی حکومەتیش بەڕاستی ینی دروستەکە بەگشتی بەهای دراوی عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکیە دابەزینەکەی لێکەوتو دەرهاویشەی لەسەر هەموو سێکتەرەکان بەڕاستی دروستەکە لەسەر هاوڵاتیان و لەسەر موچەخۆران و لەسەر کەسێکی ئاسایی بگرێت تەنانەت تا بەزرگانەکانیش دروستەکە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان لەگەڵم بن دەچینە بازاری دراوەکەی سلێمانی و ڕاو سەرنج و وەڵامی پرسیاری چەند هاوڵاتیەکی شاری سلێمانی وەردەگرین لەبارەی جۆری مامەڵەکردنیان لەگەڵ ئەمبار و دۆخە قەیراناویەی درا و بزانین چیە و چۆنە لەگەڵم بن دوایی دەگەڕێین. دنیایەوە کاریگەری زۆری لەسەر بازاری کۆی بازار هەبووە و بە تایبەتی بازاری دراویش لەگەڵیا چونکە هەنێ بازرگان بۆنونە لە مانگی پێشوار گەڵیان فرۆشۆ لە 150 160 هەنی زیانێکی زۆریان بەرەکەوێت بەڵام بە ئام تاسیری کردوتە سەر باز هاوڵاتی ئاسایی چونکە هاوڵاتی ئاسایی هەمووی موچیان بە دینارە ئەشیا کاڵاو شمەکی شکەیەتە ناو خۆی عێراقەوە هەمووی بە دۆلارە کڕێ بۆتە هۆی هەڵاوسانێکی زۆر لە بازارەکانە تاسیری کردوتە سەر کۆی هاوڵاتیان ئەم بەرزبوون و نسبوونەوەی دۆلارە هەنێک کەسە بۆ ترساوە لەوەی دۆلارەکە بڵین دیناری کردووە بە دۆلار زۆربەی خەڵکیش بە ئەمەل بۆ دۆلارەکەی فرۆشۆ کردێتی بە دینار ئەمە بووەتە هۆی زیانگەیاندن بە هاوڵاتیانی زۆر و هەم خاوەن نووسنگەکانیش ئێمە خۆمان چەند جارێک کۆژراییەوەمان ناوتومان لە کاتی ئاڵۆزی بازارە لەم کاتی بەرز و نزمیە بۆستن مامەڵەکانتان بۆستن بە هاوڵاتیانی یاسایی مێنن دۆلارێکی زۆر مێن لە بازارەوە دابەزێ لە ناکاو دۆلارێک کە بەرزە بێتەوە جارێک کە دینارێکی زۆرێتەوە بازارەوە بەرەوسەرەوە زیاتری باتە سەرەوە ئەرزوو تەلەبەکە یعنی کە کاتێک دۆلار زۆرە بێت لە بازاران بەرەو خوارەوێت کە کەمە بێت ئۆتۆماتی سەر ئەکەوێتە سەرەوە ئێمە هەموو کاتێ هاوڵاتیانمان ئاگادار کردوێتەوە کە لە کاتی ئالۆزی بازارە بوەستن هەتاوەکو سابت بێت لە شوێنێکە لە 1970 بۆ لە 1990 تەسیری بووە لەسەر هەموو عێراق بەگشتی و بازاری وەستاندووە وەکاری بە وەستاندنی بازاریش ئەگەڕێتەوە بۆ بەهای دۆلار بە دینار کە ناجێگیرە ئێستا خۆی سیاری ڕسمی لە بانقی ناوەندی عێراق کە دەرەچێت بە 145 بۆ 46,000 دینارە ئێستا کە کاتێک لەم دقی قسە لەگەڵ بەڕێز دەکەم 161,000 دینارە بازاری وەستاندووە هۆکاری وەستاندنی ئەم بازاریش ئەگەڕێتەوە بۆ ئەوە لە پێشترا پێش 2 ساڵی لەمەوە پێش بانقی ناوەندی کە دۆلاری ئەمریکی بەرز کردەوە لە 180 بۆ 145 بڕیارێکی یەکلاکەرەوە بوو یعنی دڵنیاییە بە شعبی عێراقی و هەموو کاسبان کەوا ئەم سیعرە سابتە بێ و نەگۆڕە بێت بۆیە ئاڵوگۆڕی بازار جارێکی تر لە دوایەوە خەڵکانێک کە تووشی زەرەر هاتن ئاڵوگۆڕی بازار و خستنە ڕووی بازار و هاوردەی کاڵاکان و فرۆشیار جارێکی تر نۆرمال بووە لە ناو بازارەکانە بەڵام ئێستا کە وەستاوە یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە بەڕاستیەکەی من و تۆ و هەموو هاوڵاتیان قەلەقین نازانین ئەو دینارەی کە هەمانە لە 148 لە سەرمانە و ئێستا دۆلاری ئەمریکی بە 161,000 ناتوانین بیکڕین بۆ چونکی حکومەتی عێراقی و بانکی ناوەندی
ئومێد بەخشێکی پێداوین کاڵێت بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی دێنینەوە خوار و بۆ 146 هزارەکەی لەبەر ئەوەیە بازار کرین و فرۆشتنی بازاری وەستاندووە و ئەو تاجرە بە ڕێزانش ئەوەشی کە زۆر بە زەڕور نەبن بە دۆلاری ئەمریکی دینارەکانیان ناکەن بە دۆلاری عێراقی بە ئومێدی ئەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بێتەوە سعری مانگونیە لەمە پێشی دیارە مەسلەی گۆڕانی نرخی دۆلار لەم ماوانەی پێشووە بە شێوەیەکی تەواوەتی دەور و تەسیری هەیە لەسەر هەموو جەستەی وڵاتەکەمان کە عێراقە و لە هەمووشی خراپتر لەسەر جەستەی کاری بازرگانی لە هەرێمی کوردستانە کە دۆلار مستەقر نەبێت معناوی بازرگان ناتوانێت کارەکانی ئەنجام بات لەبەرەوەی نازانی چۆن تەحمل لەگەڵ وەزعەکان بکات ئێستا نامستەقیڕی هەیە لە وەزعی سیاسیش و لە وەزعی اقتصادیشە لەبەرەوە بەڕاستی ئەشکەنجەیەکی زۆری دروست کردو بۆ بازرگانەکانمان و لە سەروی هەموو شەوانی ئەو وەزعی کە ئێستا لە عێراقا هاتووەتە کایەوانێ زۆر نێگەتیڤانە ئەسیری هەیە لەسەر بازرگانەکانی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لە عێراقی فیدرالا دەرچووە لەسەر ئەوەی کە بانقەکان ئەتوانن بە 147 کاری گۆڕینی دراو بکەن بۆ بازرگانەکانی کە لە دەرەوەی عێراق هاوردە ئەکەن بەڵام مشم تاکو ئێستا شمولی ئەو بازرگانانە ناکە کە لە هەرێمی کوردستانایە بەمانای ئەوەیە بازرگانەکانی کوردستان دەستیان ئەبەسرێت ناتوان کار ئەنجام بن لەبەرەوەی دەرەقەتی بازرگانە عێراقیەکان نایەن ئەوان گۆڕینەوەکەیان بە یعنی ئەو ڕێنجە زۆری فەرقە 147 تاکوی ئێستا ئەم دقەیەکەوە قسەتان لەگەڵاکەم کە لە 60تایە لەبەرەوە ئەمە دەور و تەسیرێکی زۆر خراپیەیە ئێمە وەک ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی دوێنێ لێرە کۆبوونەیەکیشمان ئەنجام داوە قسەمان لەسەرەوە کردووە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بێتە کایەوانەیە بێتە سەرخەت بۆ ئەوەی کەوا ئەوەی لە عێراقا ئەنجام ئەدرێت و ئەو پارە گۆڕینەوە و مەسەلانە بۆ حەواڵەکردنی پارە هەیە لە هەرێمی کوردستانیشە هەبێت ڕاستە هەرێمی کوردستان منطقەیەکی فیدرالیە بەڵام ئێمە بمانەوێت لە عێراقێکی فیدرالی و ئیتیحادیە ئەژین مەفروض وایە ئەو بڕیارانە شمولی هەرێمی کوردستان بکات سەرۆکی حکوومەتی عێراقی با بڵین سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی هەبووە لە پێرێ لەگەڵ ژوورە بازرگانیەکانە و ئێمە نووسراوی تایبەتیشمان کردو بۆ ژوورە بازرگانیەکانیش و بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بۆی کەوا بێنە سەرخەت لەسەر وەزعی کوردستانیش ئەبێ ئێمەش ڕاستە لە ئیقلیمی کوردستان و لە هەرێمی کوردستانە ئەژین و کارەکەین و بەرنامەمان هەیە و حکوومەتی خۆمانمان هەیە بەڵام ئێمە بمانەوە نەمانەوەی عێراقین لە عێراقێکی یەکگرتووی ئیتیحادیە ئەژین و هەڵسو کەوتمان هەیە مامەڵەی کولیمان ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی مرکزی کە حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی فیدرالیە لە بەغایە لەبەر ئەوە داوامان کردووە وەک ژووری بازرگانی و پیشە سازی سلێمانی ئێمە بێدەنگ نەبووین لەسەر ئەم مەسەلەیە بەڵام دیارە ئەمە بەتەنەها ناکرێت ئەبێ نوێنەرەکانی کورد کە لە پەرلەمانی عێراقان و بە تایبەتی لیژنە ئابوووریەکان ئەمانە بێنە سەر خەت وەزیرەکانی کورد کە لە عێراقا ئیژەکەن و بە جەنابی سەرۆکی سەرۆک کۆماری عێراقی شەوانێ ئەبێ ئەمانە هەمووی کاری لەسەر بکرێت و ئیهمان نەکرێت چونکو بۆ ئەمە ئەگەر بێت و تاکو مانگە دوو مانگی تر بەم شێوەیە بڕوات بەڕاستی بازرگان تووشی وەزعێکی زۆر ناهەموار و کاری سەژڕوئەیە. تا بڵێ کاریگەری زۆرە یان لەسەر خەڵکەکە بە تایبەتی لەسەر چینی فەقیر ینی زۆر تاسیرەکە ینی تا بڵێ ڕۆژانە بەرەو گرانیە ڕوانە شتەکان هەتا بڵێ گرانە بێ هەر بازار نیانی وەستاوە عام وەساوە خۆمە ینی هەر لە ساق تاکسی لە هەموو ئینەکان و بوارەکان و هەمووی وەستاوە ینی سێکتەری هەموو ئیشەکان وەستاوە نەک بڵێ ینی کاریگەری لەسەر هەموو خەڵکێ ینی بە کارمەند و بە هەموو چینەکان و هەموو چینەکان ئیش و کاری وەساوە تەبان زیانی زۆرە ینی ئەساوەی کە کڕیویشیەت ینی لەوە پێ تۆ بدەوێنە دەوێ بە دۆلار شتەکڕی تۆ بێ هەر گرانیکەی ینی ئەمەوە نییە بڵێ کە بەرز بەوە هەمووی بەرزیەکات یانەوەی کە کڕیویشتە زووش هەر بەرزیەکەی تۆ لەگەڵ
ڕۆژەکە بەڵام بۆ دابەزینەکە ئەو خەڵکە ئەنی تۆ تازە کڕیتە بۆ دۆلاری بەرزە کڕیت ئێستا کە شتێکی کڕیت ڕێک بۆ دەشکێنێتەوە بۆمە بۆ دانێت ئەنی گرانی بەردەوامێ بڵێن لە کاتی شکانەوە بڵێن دابەزینا زۆر مەحاڵدا ئابزی بەڕاستی وەکو بڵێ ئەم دۆلارە کاتێک کە بەرزەبێتەوە لە هەموو ڕوویەکانی ڕوو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات بە تایبەت خەڵکی فەقیر و کەم دەرامەت شکا خەڵکی وا هەیە هیچ نەبوونیەکی نییە ناتوانێت شتێک بکڕە کاتێکە بۆ نمونە ئەوێ پێداویستێکی ژیان کە ڕۆژانەیە بۆ نمونە برنجێکە ماسێکە هەر شتێکە بێ کاتێک ئەوێ خواردنێک بکرێت سێرەکەی دووقات نرخەکەی زیاترە بێت لە پێشوتە ئەمە ژواکەکەەوە کابرایە هەم کەسابەتەکەی بۆ ناکرێت کە لە کەسابەت ئێستا ڕۆژەم پارێکی کە ئەم بە خەڵک بە دیناری ئەم بە خەڵک بە دۆلار نایەم بە خەڵک لەبەرەوە ژەبێت لە سەبەبی کاتێکەوە کابرایە چ شتێک بکرێت ئەو هاوڵاتیە چ شتێک بکرێت ئەبێت لە سەبەبی کە گران بێت و نەتوانێت باری دارایی خۆی ژیانی دارایی خۆی یانی وەکو ژیانێکی خۆی کە پێکەوێن لەگەڵ خێزانەکەیان نەتوانێت بە باشی شتێک بکڕن شتێک بخۆن ژیانی خۆیان و داهاتی خۆیانی پێگەشت بکەن لەبەرەوە ژیانی بەڕاستی هەتا ڕۆژ بە ڕۆژەم دۆلارە بەم شێوازە گران ببێت ژیانی زیاتر بارودۆخی هاوڵاتیان بێزار دەکات و زیاتر دەیخاتن مەترسیانش کە ڕۆژ بە ڕۆژ دۆلار کاتێک کە گران دەبێت و ڕوو لە بەرزی دەکات ئەبێت لە سەبەکە کاڵەکان گران ببێت کاتێک کە کاڵەکانیش گران دەبێت خەڵک ناتوانێت هیچ بکرێت هەنێک کەس هەیە ڕاستە ئێستا بۆ نمونە خەڵکی ئەمە تەنیا لە کوردستان هەرێمی کوردستانە چێکە یەکدەنگ نییە کاتێک کە خەڵک یەکدەنگ بێت حکوومەتیش ناتوانێت بۆ شێوازە زەخت بکات لەسەر هاوڵاتیان بەڵام کاتێک کە خەڵکەکە هەموو یەکدەنگ بوو ئەو کاتە ئەتوانێت زەخت بکات لەسەر حکوومەت و حکوومەت ئەم بارودۆخی کە ئێستا هەیە بتوانێت ئارامی بکاتەوە هێوری بکاتوانێت ئەویش هەمووی تەنیا بەهۆی چیەوە بێ بەهۆی خەڵک خۆیوێتی بەڵام ئێستا لێرە تۆ سێرەکەی مناڵە من خەمم نییە بەڵام یەکێکی تر لەولا خەمێت تۆ خەمە هەیە من خەمم نییە یا من خەمم هەیە تۆ خەمە نییە ئەمە بێتە سەبەبی چی سەبەبی کە ناتەوازنیەک لە کۆمەلگایە پێش بخات و ببێتە سەبەبی کە بەم شێوازە یاری بە دۆلار بکەن یاری بە بازار بکەن ڕۆژ بە ڕۆژ شت گرانتر ببێ شت ڕوو لە گرانبوون بکات و خەڵکیش ناتوانێت کە هیچ شتێک بکرێت سڵاوتان لێبێت گەڕاینەوە نێو بەرنامەکەی خۆمان درێژە با گفتوگۆکانمانەتی کاک جەبەر بەدەر لە سوودمەندبوونی هاوڵاتیان یان بەرزرگانانی ناوخۆ لەو دۆلاری کە ئەخرێتە بازارەوە بۆ فرۆشتن با بڵین دەنگۆی ئەوە هەیە کە وڵاتانی ناوچەکە چوزانم خەڵکی تایبەت یا خەڵکنە ناسراویان گروپ و شتانە سوودمەند بن لەو دراوایە حقیقەتی هەیە وڵاتان دێن بۆ کڕینی دۆلار لە بازارەکە نێوخۆیەکانی ئاستی پارێزگاکان پێشەوەی وەڵامی ئەو پرسیاری جەناب ببەمەوە تەبان ئەم سیاسەتی کە ئێستا قەرار وایە تەبەنی بکرێت لەسەر ئاسی عێراق بەستنەوەی بانکەکانی عێراق بە سیفتی جیهانیەوە تەبان ئێمە پێش هەموو شتێ با بزانین سیفت و ئێلسی چیە بەڕاستی سیفت ینی کۆکراوی ئەنی چەند وشەیەکە سۆسایەتی ئۆف وەرلدواید ئینتەربانک فاینانشنال تەلیکۆمونیکیشن واتە تۆڕێکی دارایی بانکینە و دەوڵەتیە لە 110 دەوڵەت برانج و شوعبیان هەیە ئەمە کار ئاسانی بۆ هەموو ترانسفێرێک ئەکا لە هەموو وڵاتێکە ئەو وڵاتانەی کە بۆ نمونە کاڵا هەوداکەنیان کاڵا هەناردە ئەکەن لە ڕێگای ئەم سیفتۆ ئەتوانن ئالۆگۆڕی دراوەکانیان بکەن و ترانسفێری پارەکانیان بکەنیان وەکو ئیمپۆرتی دراوەکانیان بکەن بۆنە ئەو وڵاتە بۆ نمونە تۆ لەگەڵ دوورترین وڵاتی جیهانە ئەتەوێت تعاملی تیجاری هەنی ئیسراداتی خارجیان سادراتی خارجی هەیە لەگەڵیا ئەم بانکە هیچ ڕەبتێکی لەگە بانکەکانی توان نییە بەڵام چی هەڵەسێ بە دروستکردنی ئەم عملیە سوێفتی عالمی ئەمەد بۆ دروستەکات باشە سوێفتی عالمی ئەمەد بوومەهێنە بۆ دروستەکە ئەم سیستەمی کێسە لە عێراق تەبەنیەکرێ سیستەمێکی کۆنی ترادیشناڵە بەڕاستی یعنی من پێم وایە ئەم بانکانی کێسە لە عێراقا کار ئەکان ینی تەنها دەوری قاسەیەگە بینن ینی بەڕاستی یەکێک لە وەکڵی فەلسەفەی بانکداری لە هەموو دنیا ڕئینڤێستمێنی پێڵن واتە بەگەرخستنی دراوە ئەم وڵاتەی ئێمە هەموو بانکەکانیان زیاتر ئینە عێراق نەوتە فرۆشە یا بە بانکانی ژێندە بە هاوڵاتیان جۆرەکانی هەر جۆرێک ئەنی سێرکوڵێشنێکە کە ئەتوانین بڵێن لە مەجای ڕئینڤێستمێنە تا ئێستا هیچ دەورێکی نەبووە تاپان کە کاتێک وڵاتێک کە سیستەمی بانکی نەبوو نەیتوانی بە پێی ینی عملیە ستانداردە نێو دەوڵەتیەکان درا و هاوردە بکە و هەناردە بکات تامان ئەمە چێ جێگایەگرێتەوە بازارەکانی درا و جێگایەگرێتەوە تامان ئەم بازارانش هەر بە هەمان شێوە وەکو بازارەکانی ینی فۆرەکسی جیهانی نییە وەکو بازارە داریەکانی جیهان نییە ئەمیش هەر بە هەمان شێوە
بەپی نیزامێکی ترادیشناڵی کۆن تەعاملەکری هەموو یەدەویە دەستا و دەسا تەبان کە لە بازارێکی ئاوا فەوزەویە بەڕاستی ئەم ئەمەلیانە بێت کە لێنیش دروستە بێتە بۆ تاهریبی عمولە بەحەقەت وانە بەڵام ئەمەی کە ئەم سیستەمە ڕێگەخات تەنها بانقەکانە باشە ئەم بانقانەش ئەبێ بەسێتەوە بە سیفتی جیهانیەوە کە بۆی هەم فیدرال ڕزێرفی ئەمریکا و بانکی نێودەوڵەتیش و تەنانەت بانکی مرکزیش بتوانن وەکڵی کەڤەری ئەم بازارانە بکەن بە جۆرێک لە جۆرەکان یعنی ڕێوشێنێکی تند و ئیجراتێکی توندا بمدرێت کە ئەم دۆلارانە بەڕاستی نەچێتە دەرەوە بێگومان ئەبێت ینی لە عێراقێکە کە هەم یاسا سەروەرنیە هەم ئەم فەوزایی کە ئێستا ئەنی ئەبینی لە بازارەکانی دراوە لە ئەنی لە عێراقشەوە تا هەرێمی کوردستان بەڕاستی کەلێنێکیش هەبووە بۆ برنە دەرەوەی دۆلار بەڵام من ئەمە شتێک ڕاست بکەمەوە لەمەوەی پێشوە زیاتر زوومەکان لەسەر سلێمانی بوو بە تایبەتی فۆکە زۆر لە سلێمانی دروست بوو کە کوایە لە بازارەکانی دراوی سلێمانی دۆلارێکی زۆر ئەبرێتە دەرەوە خۆی مەسلێکی ئاڵە وەختی خۆی وازام خەواریجەکان بوو ئەگە هەڵە نەبم هینە مسلمانەکانیان شەهیدە کرد سەرۆت و سامانەکان بە غەنیمە ئەبەر خێزانەکانیان بە سەبایە ئەبەر کەچی مسلمانێکانە بینی ئەچۆنەوە باخێکی دارخورماوە لە برسا چنگە خورمای ئێهێنا ئەن و بانکەنم کابرات زیکرۆ دەسی ببڕن ئەمەی عێراقی ژوای لە هاتووە لە عێراق چ فەزاحەتێک هەیە هەنی ئەم هەموو پارێ ئەبرێتە دەرەوە بەپێ ئەجندای لە ڕێگای بانقەکانەوە ئەوە تا 48 بانقە ئێستا بەسەکەین لەگەڵ ماوسا 48 بانقە ئێستا تێوەگلاوە لەوەی کە بە سەفقاتی زۆر گەورە دۆلاران بردوێتە دەرەوە تۆ بێری هەر زوومەکە تەنها لەسەر سلێمانی بەڵێ تۆ بە عەرزەکەم لە سلێمانیە هیچ نووسنگێکی سەرافی بە تەحەداوەڵێن بە کۆمپانیەکانیشەوە تا ئێستاش و بەم دەقێشەوە هیچ نووسنگێکی سەرافی پشکنی لە وەربگرتنی دۆلار لە بانکی مرکزی عێراقی بەڵگەش بۆ ئەوە ئێمە لە مانگی حوتی 2020ەوە واتە مانگی و تقریبان 6 مانگ پێش ئێستا نوێنەری بانکی مرکزی بەڕێوەبەری بانکی مرکزی هاتن بۆ هەولێر عێراقی بەڵێ بانکی مرکزی عێراقی منیش بانگێش کرابووم لەوێ باسمان لەوە کردوتمان ئێمە تقریبا نزیکەی 2000 قسور کۆمپانیای سەرافیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکانی خۆتان دۆلاریان ئەدەنێ بۆ ئێمە پشکمانیە لە وەرگرتنی دۆلار وتیان ئێمە ناتوانین ئەم زۆر بۆریە کۆنتترۆلکەین ئێوە 5 کۆمپانیان دە کۆمپانیا ئیندیماچکەن دەمەچکەن لە شێوازی بانکێکی سەرافی ئەو کاتێ ماتوانین چاودێری ئەو دۆلارە بکەین کە پێتانەین و ئێوە چۆن نێفرۆشنەوە تا ئێستاژەوە ساڵێک و 6 مانگە هەموو ئەو ئیجرعاتانی کە گرتمانەتەبارە هەموو ئەو کۆمپانیای و دەدا یەکیان گرت و بەڵام تا ئێستا هیچ نووسنگێکی سەرافی و هیچ کۆمپانیایکی سەرافی پشکنیە لە وەرگرتنی دۆلار ئەو قەبارە گەورەی کە بانکی مرکزی ڕۆژانە نزیکەی 50 تا 60 میلیۆن دلاری تەنها بە نەقد ئەخستە بازارەکان و ئەکسەرێتی بۆ کۆمپانیا سەرافیەکانی خۆیان بوو لەناو بەغدا و نەجەف و کەربەلا و بەشێکی کەمیشی ئەهات باشە ئێستا پشکم نەبێت بەڵێ ئێستا من وەکو نووسنگێکی سەرافی بۆ نمونە کەسی وەکو نووسنگی سەرافی پشکی نەبێت لە وەرگرتنی دۆلار ئێکاکە کەس نایە پارە لە گیرفانی خۆی دەربێنێت و بیبا ئەنی دە بۆ وڵاتێکی تر ئەمە یەک دووەمین ئێمە خێرایی بۆی کاتەکەمان زۆر باشە لە خزمەتام دووهەم ئێمە ئەوە ئەبینی نزیکەی 48 بانقە وەڵێ متهمن بەوەی کە ئەمانە تاریبی عملیان کرد دۆلارم بروتە دەرەوە باشە بۆ زوومەکە لەسەر سلێمانیە من بەڕاستی لە زۆر کەناڵ ئەم قسەم کردو ئەڵام سلێمانی وەکو مناڵێکی بێکەسی لە هاتووە هەرچی هەڵەسیە پیاکێشێ بەڕاستی کە ئەمەش ناگرێ ئەنی بەم جۆرە بۆیە ئەگەر تاریبی عملە شەبێ ئەگەر دۆلاریش لە سلێمانیا برابێتە دەرەوە بە بەراورد لەگەڵ هەموو مەحافەزەکانی هەرێمی کوردستان و عێراقشە نسبەتێکی زۆر کەمەوە بە تەحداش ئەم قسەیەکەمەوە لێشی بەپرسم مامۆستا ئەحمەد تۆ ئەگەر کۆمنتی هەبێت لەسەرەوە بە جیاوە شتێکی ترە بەڵام پێمان بڵێ چەند مستەلاحێکمان بینی یان چەند هەواڵێکمان بیست لەم کاتانەیە کەم قەیرانە بووە گەورە دروست بووە بۆ عێراق بەرەوکی هاوڵاتیانی گرتووە دزی سەدە نازانم ئەمە چییە کێیە یەک نەفرە چەند نەفرێکن کێ گرتوێتی کێ لە پشتیانە چیان لێ هاتەوە یەک دووەم ئەم بانکانەی کە ئەوترێت 4 بانک بلۆ کراون و 48 بانک نازانم چیان کردووە و ئەمەمان بۆ ڕوونکەرەوە بزانین ئەمە تازە نییە ماوسا بەس سەبارەت بە کۆمنتێک لەسەر ئەوەی حاجی جەبار کە بۆ تا ئێستا نەتوانراوە کۆمپانیەکانی سلێمانی شەریکاتی حواڵەی سلێمانی و شەریکاتی حواڵەی هەولێر و بانکەکان دۆلاریان بدرێتە لەلایەن بانکی مرکزیوە ئەمان هەموو ئیجراتێکی خۆیان کردو بەزەوە بەرپرسانی هەرێمن مەسئولیەتی ئەویان هەڵگرتووە کە داکۆکیان نەکردووە لەو شەریکە حواڵانەی کە لە سلێمانی و هەولێرن تاوەکوم ئەو دۆلارە بێتە نسیبی بەژۆندێک لە ئارادا ئەوە بڵێم ئەو دۆلارەی کە هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوتەوە دەستی ئەکەوت ئەگەر پارەیەکی دیکەی دۆلار بێتە ناو سلێمانی و ناو هەولێر ئەوە ئەوان دۆلارەکان بەهرزانتر لەو قیمەیەکیان فرۆ بۆیە ئەنوویست بازاڕی دۆلاری هەرێم
قۆرغ بێت لەلایەن بەرپرسانی هەرێمەوە کە ئەو دوو حیزبە سیاسیە دەسەڵاتیان بەسەر ئەوە هەبووە یەکیان پشکی شێری بەرکەوتەوە ئەوی دیکەشان لە باشە هەر باسی ئەو دۆلارانە بکەین کە حاڵی قسە ڕاکێشێ تەبەن دۆلار لە چنگ دەسەڵاتدارانی هەرێما بوو بێ ئەلبەتە ئەمانیش بەرپرسیارەتیان نەکەوێتە ئەستۆر لەوەی ئەو خبرەی کە هەیە لە سلێمانی لە ڕێی شەریکی حواڵات و لە ڕێگەی ئەو دوکانانەی کەوا چەند سەد دۆلارێکە گۆڕن یا مەسەن چەند دەفتەرێکە گۆڕن لە ڕێگەی ئەوە نەبووە ئەگەر کرابێ لە ڕێگەی جیهاتی سیاسی و ئەو قەزیە کراوە لە ڕێگەی بیزنسمان و ڕەنگە ئەوە بۆ حاج جەبار گونجاو نەبێت کە بێڵێ من بە حکمی ئەوەی هێزێکی معارزم بەڵێ دۆلار براوەتە دەرەوە مالکی قسە لەسەر ئەوە کاکە دۆلار براوە لەلایەن هێزە کوردیەکانەوە ینی لە ڕێگەی شەریکاتی حواڵەوە نەچۆتە دەرەوە ئەگەر چوو بێتە دەرەوە لە ڕێگەی ئەوانەوە چۆتە دەرەوە کە دۆلاریان لە دەستایە کە دۆلاریان بە بەلاش دەستکەوتۆ بە بەلاش دەستایەکە دەسەڵاتداری هەرێمی کوردستان بۆیە ئەو بابەتە نووسنگەیەکی حواڵە چەند دەفتەرێکی لا بۆ ئاڵوگۆڕی پێکرا توانای ئەوەی نییە کە دۆلار تەغزیەی پێداویستی وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران بکە بەس ئەوە دەسەڵات بووە تا ئێستش مامۆستا باس تا ئێستش حکوومەتی هەرێم ئامادە نییە ئەوەی کە ئیجراعاتێک کە حکوومەتی اتحادیە کا بۆ بزنسمانەکانی خۆی بۆ وردە تاجرەکانی خۆی کە 500 میلیۆن دلاری خستوتە TBI بۆ ئەوەی وردە بازرگانەکان ئەو وەرگن بە سیاری ڕسمی بانکی مرکزی هەرێمی کوردستان لە ئاس ئەو بەرپرسیارەتە لە ئاسی ئەو بزنسمانە بچووکانەی کە لێرە و کاڵاو کەلوپەل هاوردەیەکەن چیان بۆکە ئایا ئەو دۆلارەی خۆشیان بەگرانەداتێ وەکو ئەوەی نەچوە دۆلاریان بۆ بێنێ لە بانکی مرکزیەوە دۆلارەکەی خۆشیان بەگران بۆیە مەسئولیەتی قانونی و ئەخلاقی حکوومەتی هەرێمە کە ئەو بازرگانە بچووکانەی کە لە هەرێمی کوردستانە کاڵاو کەلوپەل لەهێنن هەندێک دۆلاریان بە سعری بانکی مرکزی بدرێتێ بۆی بتوانن کاڵاو کەلوپەلەکە لە ناو هەرێمی کوردستانە بە سعرێکی کەمتر بفرۆشن. زۆر باشە بەنسبەت ئەو دۆلارانەی کە لە فرۆشتنی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان دەستیەکەوێت هەمان لێ پرسیینەوەی ئەمریکی کە عێراقی گرتوتەوە ئەوانی شەگرێتەوە نەخێرە و دۆلارە هیچ ڕقابەیەکی لەسەر نییە چۆن ئەخرێتە بازارڕۆ و لە ڕێگەی بۆچی ئەمریکا ئەم لێ پرسیینەوەیە ناکە ڕەنگە ئەوەندەی بانکی مرکزی بەرپرسیارەتی هەبێت چکە بانکی مرکزی بە کۆمەڵی قوانین مەحمیە لە ئومەمی متحیدە تعاملی مباشری لەگەڵ ڕزاڵ بانکی ئەمریکی هەیە تعاملی مباشری لەگەڵ مجموعی مالی دەولی هەیە تعاملی مباشری لەگەڵ صندوقی نەقدی دەولی هەیە لەگەڵ بانکی دەولی هەیە ئەوەی کە لە هەرێم ئەکرێ هیچ التزامێکی اقتصادی التزامێکی مالی التزامێکی قانونی نییە چونکە لە هەرێمی کوردستانە بانکی مرکزی کە فەرعەکەی لە هەولێر هەیە ڕەبتە بە بانکی مرکزی عراقی و لە سلێمانی شافەرعی بانکی مرکزی نییە کە بەرپرسانی سلێمانی مەسئولن لەوەی بۆ فەرعی بانکی مرکزی لە سلێمانیە نییە تاوەکو بازرگانەکانی سلێمانی ئیسفادە لەو بابەتە بکەن ئەوەی کە پرسیارەکەی جەنابەت ئایا ئەو دۆلارە چووەتە دەرەوە لە ڕێگەی کۆمەڵی بانک لە ساڵی 2014 مەرحومی چەلەبی بەحسێکی لە ناو لیژنەی مالیە تەڕح کرد کە 6 مەلەفە ئەو مەلەفە تا ئەو کاتە 312 ملیار دۆلار چووەتە دەرەوەی عراق لە 157 ئەو نەوتەی کە فرۆشاوە بە دۆلار لە 157 ئەو دۆلارە دیسان براوەتەوە دەرەوە کە متابعی ئەو بابەتەمان کرد نزیکەی 115 ملیار دۆلاری لە ڕێگەی قتای عامەوە چوو بۆ دەرەوە نزیکەی 85 ملیار دۆلاریشی لە ڕێگەی قتای خاصۆ چوو بە دەرەوە بە تێگرا 200 ملیار دۆلاری سەرنوشتی دار بوو 112 ملیار دۆلاری دیار نەبوو سەرنوشتەکەی ئەویش لە ڕێگەی ئەو شەریکە حواڵانەوە ئەو بانکانەوە چوو بۆ دەرەوە کە بانکەکان مەسەلەن ئەم 4 بانکە یان ئەو 48 بانکە زۆربەی بانکەکان ئەو بانکانەی کە لە مەزادی عملا بەشداریان کردبوو هەمویان ئیشان لەسەر ئەوە کردبوو حواڵیان وەرگرت بوو حواڵەکە دیار نەبوو بۆ کوێچێ هیچ وەسیقەیەکی ڕسمیشیان نەدابوو کە ئەو ئیسراداتەکان ئەوە مەشهورە ئەسکوکە تەیارە لە عێراقا و لە بانکی مرکزیە مەجموعەیە چەک هەیە پێوترێ چەکی بێدایک و باوک کابرا و توێتی ئەوەندە یەکێک لە حساباتەکان کە لە لیژنەی مالیە کردمان یەکێک لەو شەریکانە على ئاساس تەلەڤیزیۆنی دێنێتە عێراقۆ کە حسابی ئیحسایاتی خانەوادەمان کرد لە عێراق هەموو ماڵێک 2 تەلەڤیزیۆنی بەرەکەو بۆیە ئەو بڕەپارە کاتی خۆی لە ڕێگەی مەزادی عملەوە کراوە تا 2008 نظامی RTGS نەبووە دوای 2008 ئەم بانکانە بە شێوەیەکی بەرفراوان
دۆلاریان بۆ حواڵە کراوە و بە شێوەیەکی بەرفراوان هەناردایان کردووە اینجا کێ ئیسفادەی لێ کردووە کۆماری ئیسلامی ئیسفادەی لێ کردووە رووسیا ئیسفادەی لێ کردووە تورکیا کردوێتی سووریا کردوێتی ئەمریکا و کاتە و ڕقابەی نەبوو بۆ چونکە ئەوەندە ئیجراعاتی تون نەکرد بۆ بەرامبەر بە ئەو دەوڵەتانەی کە ئێستا بەرژەوەندەکانی ئەمریکا ناپارێزن بۆیە ئەمریکا لە ئێستادا ئەوێ و ئیجراعاتە تون کاتۆ بۆیە ئەو بابەتە دروست ئەو سەداکە ئەوترێ معلوماتی بەڵگەدار و تسناک و نازانم ئەوەی داوەتە ئەمریکیەکان کام دۆلارە چێ و بۆ وای لێزی سەدا لەوەیە چێ شتێکی کەم بێت لە چاو ئەوەی کە ئەو ڕقەمانەی کە ئەو بانکانە مەسەن بانک هەیە لە هەرێمی کوردستانە نەشاتی تیجاری لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ئەوتۆ نییە ئەتوانم مەسەن بیناکانیانم بینی و هەژنۆقاتە بەڵام لە بەغات تەنها ژوورێکە بۆ لەگەڵ کۆمپیوتەرێک لەگەڵ حرەسێکە و ساڵانەی 4 میلیارد دلار لە مەزادی عملە بەشداری کردووە لە کاتێک ئەم مەزادی عملەیە کە بەشداری کردووەم 4 میلیارد دلارە هیچی با بڵێن وەسیقە و فاکتۆری ئەساسی پێ نەبووە کە مەکاڵاو کەلوپەل هاوردەی عراق کراوە یا هاوردەی هەرێمی کوردستان کراوە هەمووی سکوکی مزەوەر بووە و تەزویر کراوە و براوە لە بانکی مرکزی بەوە پارەوەت گیراوە پارەکەش خوازانێ بۆ کوێچ کاک جەبار جەنابەت پێمان بڵێ ینی تۆ لە واقعەکەی کە ینی هاوڵاتیان دێن و دەچن و پارە گۆڕنەوەی فرۆشنەوەی کردن چۆن ئەم بارودۆخە چۆن مامەڵی بکرێ باشە هاوڵاتی چۆن خۆی لە زیانمەند بوون بپارێزێ باشە بەڵێ وڵای مە هەر ئەمەی کە قسەی لەسەرەکەین تۆ و جۆرەکە لە تحلیلکردن ئایا بە هەیدناری عراقی چی بەسەریەت باشە هاوڵاتیان چۆن خۆیان پارێزن لەم زەرور و زیانانە طبعاً بەگشتی وەکو سەرتا من ئاماژەم پێیا هیچ کەسێک وەکوڵی دوور نابێت لە زیانەکانی دابەزینی بە هەیدناری عراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی هەمووی بە زۆرێک لە زۆرەکان زیانی خۆی بەرەکەوە بەڵام بزانین بەهای دیناری عراقی بەرەوشۆڕە هەڵبەت من هەمیشە هەر باگەشتبینی لەم دۆخە ئەڕوانم بە حەقەت بەڵام کێشەکەوەیە لە عێراقا ینی وڵاتێکە پڕپڕە لە مفاجات و پڕپڕە لە حەدەس تۆ نازانی دوای سعاتێکی ترچی ڕۆیە ئەجیناگە تۆ لەسەر ئاسی بازارەکانی فۆرێکس و بازارە دارایەکان شیکردنەوە بکەی شۆڤە بکەی پێشببینی بکەیت ئەشێت تا ئاسێک بیپێکی بەڕاستی هەچەند خۆی شیکردنەوە یان بۆ بڵێن پێشببینی شتێکی نیسپیە شتێکی نیسپیە مطلق نییە لە 100% ئەنی بیپێکی بۆیە ئەگەر بۆ منم زۆر ئەم قسایەکەم بۆ منە جۆن پاول کە سەرروکی بانکی فیدراالی ئەمریکایە زۆر جار بۆ دابڵمە مانگی جارێک لێدوانەیە کە کاتێک لێدوان لە بازارەکانی فۆرەکس هەیە معنی ڕاستەخۆیەک سەید دەرهاویشتە لەسەر کۆی بازارەدارەکانی جیهان بەجیاڵە بەڵام عێراق وانەیە عێراق بابەتە سیاسی و ئابوووریەکان هەمووی تێکەڵاو کراون جا بەڕاستی ئێمە کێشەمان ئەوەیە لە وڵاتی ئێمە ئابووری کراوەتە خزمەتی سیاسەتەوە بۆیە ئەگەر هەندێک جار تحلیلی ژەکەی وەکو بڵێ شیکردنەوەژەکەی دەبۆ بابەتێک زۆر جار ئەەکەیتە هەڵەوە بە حەقەت ئەجینا تۆ ئەگەر لە ڕووی زانستی ئابووری داراییەوە سەریکەی منتیقی تیانە دلار لە 164 و 65 بێ بۆ لەبەری سعری سەرف لە بانکی مرکزی سعرێکی جێگیرە کە لە زانستی ئابووری پێوتە فیکس ئەکسچێنج ڕایت پۆلیسی باشە لەبەر ئەوەی کە ئەم سیاسەتە خۆی ئیدارەی ئەکامەنی ئەکسچێنج ڕایتی پێڵێن واتە حکوومەتی عراقی بانکی مرکزی خۆی تەدەخل لە پاراستنی بە هەیدیناری عێراقیەکە لەبەری منتیقی تیانێت ولا لە 165 بێ بە حەقەت لەبەر ئەوە ئەمە بابەتەکە بابەتی سیاسیە زۆر جار ئابووری لە عێراق ئەکرێتە خزمەتی سیاستەوە کە کرات خزمەتی سیاستە ئەو فەوزایە دروستە بێ کێسا ینی بەچوی خۆمان ئەبینین بەڵام لە هەموو حاڵەتێکە لەبەر ئەوەی عێراق ینی داهاتێکی لە ئاستێکی باشایە و من پێشم وایە تەسەوەرەکەم زران بێ مامۆستا شەر پشگیریم کە لەم قسەیە پێم وایە کە ئەمریکاش نایەوێت ئابووری عێراق ئەنی وەکو بڵێ ڕوو لە پاشەکشە بکات دراوەکەی ڕوبەڕووی داڕمانێکی زۆر گەورە بێتەوە باشە لەبەر ئەوەی لە ڕووی ئابووریەوە ئەمریکا هەژمونی هەیە بەسەر عێراق بەڵام بە زۆرێک لە زۆرەکان لە ڕووی سیاسیەوە بەعکسەوە ئێران و لە لایەکی تریژ من پێشم وانە ئێرانەکانیش ینی بیانەوە جارێکی تر وەکو سووریا و لوبنان و یەمەن عێراقیش ببێتە بار بەسەریانەوە بەڕاستی چونکە وەکو منفەزێکی خۆیان بینن ئەنی بۆ زۆر بابەت بە تایبەتی پرسی ئەنی بابەتی دارایی ئابووری لەبەرەوە من قەنەعەتم وایە ئێرانەکانیش نیانەوێت عێراق ڕوبەڕووی پاشەکشەیەکی گەورە بێتەوە هەم ئەمریکەکانیش ئەمە جۆرێک ئەتوانین بڵین ئەمریکەکان کارتێکی زەر دەدایانە بە عێراق کە ئەبێت نەک ئەوەی کە ڕێکەوتن بکەن ئەبێ عێراق مولزەم بێ بەڕاستی ڕێکەوتن نییە چونکە سەپۆرتی دۆلاری ئەمریکی لەسەر ئاسی عێراق ئەمریکەکانێکن بەڕاستی ئەو نەوتەی تۆ ئەیفرۆشیت کاکە ئەم نەوتە لە بازارەکانی بۆرسای ئەفرۆشێت طبعاً
بە ئاسیا ئەفرۆشێت بە وڵاتانی ئەفریقا ئەفرۆشێت بە ئەوروپا ئەفرۆشێ بە ئەمریکا خۆی ئەفرۆشێ بە هەندستان ئەفرۆشێ تەمە کۆکردنیان پارانە لەبەری ئێمە وەکو بڵێ بەپێی ستانداردە نێو دەوڵەتیەکان بانکەکانی عێراق نەبەسراوەوە دەبە سیفتی عالەمیەوە ناچەر بەشێک لەم پارانە لە سەدا 20 بۆ 25 بە پالێت لە ڕێگەی فڕۆکەوە داخلی عێراق بێت باشەوە بەشێک تریش لە ڕێگەی حواڵات و احتیماداتەوە چۆن بۆ نمونە کە بانکی مرکزی دۆلار ئەفرۆشێت بەشێکی بۆ نەقدیە بۆ بازاڕەکانەوە بە کاش دۆلار وەرەگرێت هینە دینارە وەرەگرێت و دۆلارەدا بەڵام ئەمە حواڵات بۆ نمونە بانکی مرکزی ئەڵێ من ئەمڕۆ 50 میلیۆن دۆلارم هەیە ئەی فرۆشم تۆ چی دیناری بۆ بی ئەم دۆلارە خۆ لە بانکی مرکزیانی ئەم دۆلارە لە دووبەیە لە تورکیا لە عەمانە وانە دیارە ئەمە بەشێکیشی بڵێن لە وڵاتانەوەی کە حواڵاتە ئەوانەی حواڵاتە زیاتر لە ئەنی لە ڕگەی ئەنی بانکەکانەوە ئەمە یەکە نەقدێک هەیە بەڕاستی لەبەر ئەوە من پێم وایە بەڕاستی من هەمیشە هەروای ئەبینم بیانوێک نییە کە ئەم دۆخی ئابووری عێراق وا بمێنێتەوە با دینار عێراقیش بەم جۆرە بمێنێتەوە تا ئەو کاتەی بە بڕیارێک بانکی مرکزی عێراقی گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیەکە وەکەوەی کە لە 20 ساڵی 2020 کردی بەڕاستی هەتا ئەو کاتەی نرخی دینار لە بەرامبەر دۆلارە بە جێگیری فیکس کرابێت هەر ئەبێ ڕۆژێک ئەو دۆلارەکە تا 200,000 دیناریش بڕە ئەبێ بێتەوە سەر 147 ینی 48 کۆمەڵە ئیجرعاتە ئەبێ ئەم ئیجرعاتانە بژێرەی کاتم نییە بۆ هەوڵاتی چی بکە هەوڵاتی چی بکە نرخە کاتیە هەر حکوومەتی عێراقی و بانکی مەرەزی هەڵێ ئەوەی کە دۆلاری هەیە با دۆلارەکەی بهێڵێتەوە چونکە دوجار ئەو پێداویستیانەی کە هەیەی ڕەنگ بە دۆلار ئیسفادەی لێ بکە ئەوەشی دیناری هەیە بازار لە خۆی نەئاڵسکێنێ و خۆی تووشی قەلەقینەکە با دینارەکەی بێڵێتەوە تا ئەو کاتەی بە ئاقارێک کارڕەوە بۆیە لە ئێستادا هەر هاوڵاتیەک مجازەفە بکە بە گۆڕینەوەی دۆلار بە دینار بە دۆلار بەمەبەشی قازانج کرد بە مەزەسی قازانکرد تووسی زەرروزیان و قەلەقیە تۆش پێت وایە حکوومەتی عێراقی ئەڵێن بارودۆخە کاتیەوە ئەتوانێت حکوومەتی عێراق من قەناعەتم بە ئەزمەکە هەیە ئایانەوە زیاتر تەفعیلیکەن ئایانەوێ ئەم وەرەقەیە زیاتر فشار بخەنە سەر عێراق ئەگەر ئەوە بێ زیاتر بەرزیەکەنەوە تاوەکو خۆپشاندان سەرتاسەری عێراق بگرێتەوە زۆر باشە من لە کۆتایی بەرنامەکەیە سپاسی دووبارەی هەردوو بەڕێزان و ئەمسا ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی پێشوی ئەنجومەنی هونەرانی عێراق و لیژنەی دارایی بەڕێز جەبار گۆران ماستەر لە کارگەری و دارایی و تەبێژی بازاڕەکەی بازاری دراوەکەی سلێمانی سپاسان یەکەم کاتم گرتن هیوادار ئینشاءڵڵا ئەم بارە بگەڕێتەوە شوێنی یاسایی و نرخی بڕیار لێ دراوی یاسایی خۆی بینەرە بەڕێزەکان بە سپاسی هاوکارانم بۆ سپاسی بینەرە بەڕێزەکان کۆتایی باڵخەیەم جاری بەرنامەکە دێنین تا بەی گەشتنەوەیشی تر هەرشێ